ئەگەر یەکێک لە دایک و باوکەکان مخالفی ئەفکاری تۆ بوون یا تۆ مخالفی ئەفکاری ئەوان دەرچووە ئەو شتێکی طبیعیە طبعاً لەسەر لە ماڵەکانەوە ڕووەدا وەلەو باوک و دایکەکە دینداریشن بەڵام دیندارەتێکی کلاسیکیان گرتووە سەطحی تۆ خوێنەواری و دیندارەتێکی خاوەن فکر و ئیحساس و هیمەتێکی ئەوان ئەمە لێی ئەترسن لەم زەمەنی مخابراتی و گرتن و تیرۆرەیە لەبەرەوە ترسن تۆ بگیرێ زەخت زۆرتر لە تۆکەن دەمەڕ ڕۆڵ دەڕیشە کورتکەر دە 50,000 توانتۆڵەکە شەڕواڵەکە کورد مەکەرەوە ئەیدە ڕۆڵە مەچۆ بۆ ئەو مزگەوتە مەچۆ ئەم مەلای خەڵک گەدا بەکوشت جۆ لەم کەسە مەگرە کوڕم ئەو لینکەت بۆ کردوتۆ ئاخر تۆ چیرکەی لە فەیسبوک هەموو دقەیەک ئەم دایک و باوکە قوڕ بەسەرە ئەمە ئەخەنە ژێر سوژنی خۆیانەوە لەبەر مخابراتیان خاتە ژێر سوژنی گەورەترە ئەمە بەردەوام دەنوچیان لەسەرەتی ئەویش بێزارە بێ وردە وردە جەوی ماڵەکەی لێبێ بە جەوێکی پۆلیسی لە دەرەوە لەبەر مخابرات و لە ناوەش لەبەر دایک و باوکی دایک و باوکەش خەمی ئەویانە بەڵام ئەمە ئەبێت لە هەردوو لاو دایک و باوکەکانیش ئەبێ عەقڵیان پێ بشکێ ناشێت تۆی دایک کچەکە دوار ڕابێنی کە خۆت لە کچێتی ڕاهاتووی چکە زەمانەکە فەرقیە نابێ منی باوک کوڕەکەم وا پەروەردەکەم ئەو کاتێک کە من عمرم 17 بووە ئەمیش وا ڕەفتار کاتوو زەمانەکە گۆڕاون شوێن و کاتەکانەوەی گۆڕاون و ئەو شتانش کە ئەمان عەقڵیان پێشکە ئەمان تەکنۆلۆجیاکیان لەبەردەستایە و زیرەکن و ئەوانە بەڵام فێری ئادابەکانیانەکەین و لەبەر ئەوەش ضەروری هەردوو لامان ڕەچاوی بکەین خوای پەروەردگار کە باسی چاکە خوازەکەی کردو کە جۆڕایەڵی دایک و باوک بکەین و لەو چاکە خوازەیە یا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێ ئینەمە الطاعەة فی المەعروفات لە چاکەکردنایە ئەبێ لە هەموو ژیانە بەردەوام بێ ئەمە نابێ بە بەهانەی ئەوەی مشریکن ڕەفتاری خراپیان لەگەڵا بنوێنی ئەنجا جاری وایە کابرا گەنجێکە خۆی سەلەفیە باوکی ڕاهاتوە لەوەی زمانی ڕاهاتوە ئەڵێ یا شێخ عەبدولقادری گەیلانی ئەم تەوەسولە خۆی نابێت تەمەن حرامە و شرکە بەڵام ئەم پیاوە خۆی پێوە گرتووە تۆ ئەبێ بە سەبر بی هەتاوەکو لە مێشکی دەریهێن سەبرگرتنەکەی تۆ دەلیلی تۆ ئەنجا مەرجیش نییە بە قسەی تۆ بکە جاری وایە یعنی من کاتێککە بە باوکمەوە دەمە دەتوانانی تێمم بەکاربێنی و تێمە من بۆ چیە ئەوە کانیەکەی توان بچمە سەر کانیەک لە پێشمەرگایەتیشە لە حرەسیاتا بوو بە تەنیاژە چوە ئەو سەرکانیە پێشمەرگەکانی تر ڕەفیقەکانی تری خەمیان بوو کە بیکوژنەوە عمری 72 ساڵیش بوو لەبەرەوە ئەمان و داشە وەکوانی تر تێمم بکەی و ئاخر ئاوە سەیری دەموچاوی فڵانت کەوت دو سێ ڕۆژە ئاوی بەرنەکەوت و هەر خۆڵەکە ئەوە دەموچاوێ حکمی تێممەکە وایە شتێکی سروشتیشە لەبەرەوە دائیمە ئەبێ حساب بۆ بکەین کە لە سەردەمانی ژیانیانە هەر بەو شێوە ڕەفتاری جوانیان لەگەڵا بکەین